ڕیزبوون بۆ نوێژ. طبعا ڕیزبوون بۆ نوێژ بە 26 لەفظ و بە 26 فەرموودە هاتووە کە واجبە ڕیزەکان ڕێک بن و پاڵبەن بەیەکەوە. بەڵام سبحان الله وەکو بڵێ خەڵک دژایەتی فەرموودەکانەکە هەر گوێ پێ نایە، هەر پشتگوێیەخە. يعني هەموو جارە ئیمام کاڵێ ئێستەو وەتصلوا کاڵێ سەووا صفوفەکم، يعني ئەمە بۆوە، ئەمە حەدیثەکەیە بە تۆیڵێ، ئەمە ئەمری پێغەمبەری خۆیان صلی الله علیه و سلم بە تۆیەگەنی، قسەی خۆی نییە. ئێتۆ کە گوێی پێنایی گوێ بە ئەمرەکەی پێغەمبەری خوا نادەی صلی الله علیه و سلم. و واجبیشە ڕیز ڕێک بێ و پاڵیش بەیەکەوە بدرێ، واجبە، سنت نییە، چونکە هەڕەشەی لەسەراتوە، هەڕەشەی زۆری لەسەراتوە. لە صحیح مسلمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: من وصل صفا وصله الله ومن قطع صفا قطعه الله. هەر کەسێ ڕیزێ بگەێنێ الله جل جلاله یگەێنێ بە ڕەحمی خۆی، هەر کەسێکیش ڕیزێ بشڕێنێ الله جل جلاله لە ڕەحمی خۆی دایبڕێنێ. يعني تۆ ڕیزەکە بگەێنە کۆمەڵێ بابەتی دنیا کە پێویستە پێی بگەی الله پێتەگەێنێ، ئەیگەێنێ پێتەوە ڕەحمی خۆیەتی دا ئەرژێنێ بەسەرتە. ئەی ڕیزەکە بچڕێنی گوێی پێنەی بێگومان عقوبەکەی خۆی هەر لە دنیا لە زۆر شت مەحرومەوی. بۆیە تۆ ئەسڵ وایە بەرەولای ئیمامەوە بێی و پاڵبەی بۆی تەنیشتەوە. ئەوەی کە پاڵ نادا خۆی گوناحبارە، ئەوە ڕیزەکەی پچڕانەوە، تۆ ئەتەوێ بیگەێنی ئەوی پچڕێنی. ئیتر مەچۆ هەر ئینکاری بکەیت و هەر قاچبەری و هەر قاچبەری و نوێژەکە بێ بە شەڕە قاچ. ها زەلامێ ئەوەنە قاچیان بۆ بردووە، نە قاچیان بۆ بردووە، کە لە ڕاقە قەنەعەتی بۆ بابەتە نییە و واخستیان نەمێشکەوە. ئەمە وەهابی واڵێ و کەمە 26 حەدیثی پێغەمبەری لەسەر صلی الله علیه وسلم واخستیان دەمێشکەوە وەهابی واڵێ. زەلام هەبووە نەوایان لێ کردووە لە ڕیزەکەیان نوێژەکەی بڕی و ڕۆشتووە. ئەمە بە فیتنە بۆ خەڵک. ئەو خۆی کە ئینکاریەکە تۆ گوناحەکەت لەسەر لا چۆی، تر هەمووی لە گردنیەوە، ئەوە نایەوێ ڕیز بێ. بۆیە رسول الله صلى الله عليه وسلم لم فرموديا كأنسي كوري مالكي جريته كم فرموديا فرمي: سووا صفوفكم فإن تسوية الصف من تمام الصلاة. الروايات كثيرة فرمي من إقامة الصلاة. فرمي ريزكان تان ريكان وطال بدن بيكوا چونك الريكو بيكي ريزكان بشكلتي لطواوين يجكان کە لە ڕیزەکەیان لاری بەشە لە نوێژەکەت زایە کردو، بە فیرۆت داوە، بەشە لە نوێژەکەت خەسار کردو. فرمودەی دوا فەرمی: النعمان بن بشير قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: لتسون صفوفكم أو ليخالفن الله بين وجوهكم. نعمانی کوڕی بەشیرە فەرمی رسول الله صلى الله عليه وسلم فرمي: ايوه ريزكان ريك اكنوا بيانجينن بيك يا الله جل جلاله دلكانتان لاستيك لاتا اخبو اهلي نيوج دور بيرقي ليكتريا لبري لريزي نيوجكا لا روسن يتدليشان ليكتري لا ربي ويسيركي دصاله لو مزغوتا نيوجكا نيوش خويني تري لقالا ناوي كسيان نازاني وبحياتي سلامي لكسيان نكردو قسشي لقالا نكردو کە پێش یاڵێ لە کۆرە پێویست ناکات دڵی لەگەڵی نییە تەواو وایە لەبەرەوەی ئاوا بووە مەرج نییە بەهۆی ئەوە بەجاری وایە بەهۆی بغزنی خۆیەوەیەتی. بەڵام ئەوە نەبزان کە ئەمە بابەتێکە واجبە لەم دینەیە، ئەبێ ڕیزەکان بەیەکەوە بن و ڕاستیش بن. حتى رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ یەهود زۆر بەغیلە بە ڕیزی نوێژمان جوولەکە، هەر بۆیە لو ماوەی پێشوا ڕیزی نوێژیان تێکدا 2-3 ساڵ لە مسلمانە بە ناوی نەخۆشیەوە، خۆشیان لە مەلعەبەکان و لە مەلهەکانە جووتە بوو. بەڵام لە مزگەوتەکانە تا ئێستاش هەندێک مزگەوتی مسلمانان هێر بە دووری نوێژەکە باشە، هەر بەس بۆەوەی دڵی یەهود خۆشکەن. ولمسلم كان رسول الله صلى الله عليه وسلم يسوي صفوفنا. صحيح مسلم فرمي رسول الله صلى الله عليه وسلم خوي بدستي خوي يك يكي قرتي نور رزقاني بوريك كردي
حتى هاتوا للروايات فرمي دسي بشان وببشت معنا هنا ويفرموا بوش يوريك بن عسبروي بيك بلي كاكا اوريك طالك بيون الوقت شيء يعني رسول الله صلى الله عليه وسلم واولي بكا والي او خوي الصحابه كاني بوش يوريس كدوا شو انا فرمي كانما يسوي بها القداح حروك شون قلغان ريككي بۆی تیر بە بینیان نەچێ لەشکر کەڕیزە بێ قەڵغان بەدەستەکانە کەونە پێشەوە کاتە تیر و ڕمیان لێگرن هەمووی جوتە بێ بۆی بە بینیان نەچێ بێتام دیەوە تیر ئاوا فەرمێ ڕێکیە کردین مەجالی هیچ نەبێ بێتام دیەوە حتى رأى أن قد عقلنا ثم خرج يوما فقام حتى كاد أن يكبر ڕێکیە کردین بۆ شێوە تا ئیزانی ترێمە فێر بووین و ئیتر خۆمان ئەیزانین و بۆ هەموو ڕێزێ خۆمان ڕێکە بووین ترە هەموو جارێ پێغەمبەری خۆمان عەزێت نادا صلی الله علیه وسلم فەرمێ ڕۆژێکیان هاتە دەرەوە و خەریک بوو الله ئەکبەری نوێش بکە دوای قامەت ئەفەرمێ فرأى رجلا باديا صدره پیاوێکی بینی سنگی لە ڕیزەکەیە ناوتە پێشەوە ڕێکی ڕیزەکە نییە ئەفەرمێ فقال رسول الله صلى الله عليه وسلم فرمي عباد الله لتسون صفوفكم أو ليخالفن الله بين وجوهكم فرمي عبدكاني الله ريزا كان تان ريكا كان يا الله جل جلاله روتان ليكتري ورجاري يعني واتان لبه شاري يكتان نبه ويزوج الله مزقود عين شابر ابنيكي جاتي هذه شريجك نتان ديو شر جوينو شر بوكسو شر نعل وميت يا مزقودك سببكي چییە سببکەی ئەوەیە کە ئەم دڵانە بەیەکەوە کۆ نەبوونەتەوە لەبەرەوەی جەستەکانیش بەیەکەوە کۆ نەبوونەتەوە ئیمامی عومەر نوێژی دانە ئەبەس هەتا هەموو ڕیزەکان ڕێک بووە پیاوی هەبوو داینابوو ئەوی لەو سەرەوە وەرن هەموو ڕیزەکانم بۆ ڕێککەن ئەنجا وەرنەوە پێشەوە بۆ جێی خۆتان کە ئەهاتنەوە ئەیانود هەموو ڕیزەکان ڕێکنەی ئیمام ئەنجا الله ئەکبەر یەک بابێ سەخواخوایەتی ڕاکاتەوە دۆمینەکە و سەیری ئەخبارکە و سەیری فیلمکە و سەیری ئەوە بکاتەوە بتێ ئاوا خەڵک دانێت و ڕیز ڕێکەی قبوڵی ناکە ئیمامی عوثمانیش عینشت پیاوی هەبوو ئیمامی عەلی جاوا پیاوی هەبوو حتا ڕیزەکان ڕێک نەبووە نوێژی دانابێت